سر مجرى ذكرنا مصرين كونسولخانة أمريكا لهوليري برئيس بيتر غالبريس نها أمادية برئيس غالبريس تيتشوا تيكي كو أمريكا مصرين كونسولخانة خالص راستي جهاني لهوليري فكا I think پێم وایە کە هۆکاریکردنەوەی ئەو کونسڵخانە گەورە ئەوەیە کە ئەو کاتێک کە ئەو پلانە دانرا ئەو کاتە بیرۆکەی ئەوە هەبوو کە کوردستان دەبێتە وڵاتەیەکی سربەخۆ هەر بۆیە بۆ ئەوە بیرلەوە کرایەوە کە ئەو کونسڵخانەیە بکرێتە باڵوێزخانە من ئەو کاتە کە لە کڕواتیا بووم کە بەشێک بوو لە یوگسلافیا ئەو کاتە کونسڵخانەیەکمان هەبوو دواتر شتەکە گۆڕاو بوو بە باڵوێزخانە کونسڵخانەکەی ئەوێش هەروەک باڵوێزخانە بوو هەر بۆی پێشم وایە کە ئەوەی لە هەولێریش دەکرێت شتێکی لەم جۆرەیە هەر بۆیە پێم وایە ئەمە پلانێکی دیکەیە دانراوە بۆ ئەوەی کە کوردستان بووە دەوڵەت ئەمە بکرێتە باڵوێزخانە خەڵکێ هەرێما کوردستانê çi girantiyekê wergire ji vê konsulxaneya Mesrîn ئەمریکا بە شێوەیەکی نەریتی هەوڵی داوە کەەوە بتوانێت کە ئەو بنکانە یاخود ئەو بنکە دیپلۆماسیانی کە دروستیان دەکات هەوڵ بدات کە وەکو نێوخۆی ئەمریکا دروستی بکات اینجا ئەمە بە هەر شێوە و بە هەر جۆرێک بێت و هەر کاتێکیش کە هێرش بکرێتە سەر ئەو پێکە دیپلۆماسیانەی ئەمریکا وەکو وایە هێرش بکرێتە سەر ئەمریکا دەبینین کەوا کونسڵخانەکەی هەولێر کونسڵخانەیەکی گەورەی ئەمەش ئەوە دەردەخات کە بوونی ئەمریکا لە هەولێر و لە ناوچەکە بوونێکی گەورەی و هەروەها ئەمنیەتی کوردستانیش گەرانتی دەکات باشە وێ دەمێ ئەمریکا وەختە و قونسڵخانەیەک ئەندەمە زنداتینە وێ سیستەما بەرەڤانیە ژی بۆ دابین بکە یا ئاسمانی دوزانی هەرێما کوردستانی چەند جاران ڕاستی ێرشێن بدرۆنان بووە و هەری داویژە هەفتیا بهۆری بوو و کۆرمۆر کردنا ئارمانج ئاگاهیێن تە هەبن لە ڕاستیدا هەموو وردەکاریەکان لەبارەی سیستەمی بەرگری بۆ باڵەخانەکان نازانم ئەگەر بمزانی بەدڵنیاییەوە باسم دەکرد بەڵام دەتوانم ئەوە بڵێم کە باڵەخانەیەکی گەورەی لەو شێوەیە دەکرێت سیستەمی بەرگری هەبێت وەکو هاوشێوەی کە لە باڵێزخانەی ئەمریکا لە بەغدا و لە ناوچەکانی دیکەی پڕململانێدا هەیە هەر بۆیە من سروشتی وردەکاریەکان نازانم بەڵام بەدڵنیاییەوە دەتوانم بڵێم کە سیستەمێکی وەرگری هەربوونی هەیە زۆر باشەوەی دەمێ هەرێما کوردستانی دەوێتن ژنها و پێدا بچە ئاوایی سەرەدەری بکە لەسەر ڕووی سەر ئاستا دیپلۆماسی لەگەل دەردۆرێن خوا لەگەل جیهانێ ئەمریکا بوونی خۆی لە کوردستان هەبووە و لە ساڵی 1991ەوە لە کوردستان بوونی هەبووە و لە ساڵی 2002شەوە بە بەردەوام هەرگەشەی کردووە و کردنەوەی باڵەخانەیەک پابەندی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان ناگۆڕێ و گۆڕانکاری بەسەر ئەمریکەکان نایێنێت ئەمریکا هێزی سەربازی لە هەرێمی کوردستان هەیە و هەروەها هەواهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکوەزیران مەسرور بارزانی و لەگەڵ بەڕێز نێچیروان بارزانی و لەگەڵ پێشمەرگە و لەگەڵ سوپای ئەمریکاشدا هەیە و دەتوانم بڵێم هاوانگەکە پێشتر بوونی هەیە یعنی جەنابێتە سەردەمێکی شێوەرمەند بووی لە بۆی حکوومەتە هەرێما کوردستانی دەمانویساندنا دەستوورە عێراقیدا ژنەها و پێدا divê هەرێما کوردستانی بچە ئاوایی لەسەر ئاستی دیپلۆماسی تەف بگەرە جێبەجێکردنی دەستوری عێراق شتێکە کە بۆ گەلی عێراق و گەلی کوردستانیشەوە دەبێت ئەوانیش سەرکردەکان بڕیار لەسەر ئەوە بدەن ئەمە شتێک نییە کە ئەمریکا بتوانێت کە کاریگەری خۆی لەسەر دروست بکات و یاخود بەشداری تێدا بکات بەڵام من خۆم پێم وایە گەلک سپاس بەڕێز پیتەر گابرێل دیپلۆمات و نویسکارتە بۆی میێڤانی ڕووداوی دەم باش